دوای 15 ساڵ ژیان لە هەندەران، سیروان گەڕاوەتەوە کوردستان و ماوەی 6 ساڵە لە کفری کار دەکات. ئەو نمونەی گەنجانێکی زۆرە کە جیاواز بیر دەکەنەوە. پێیان وایە هەندەران بەهەشت نییە کە گەنجان ژیانی خۆیانی بۆ بخەنە مەترسیەوە. ئێستا سیروان لە کفری کافتریایەکی گەشتیاری بەڕێوە دەبات و هەلی کاری بۆ ژمارەیەک گەنجی تریش ڕەخساندووە. کاری ئیشکردن و کەسابەت زۆر لە دەوروی وڵات، بەس چییە لەورە هەرچی دەبێت حەز ئەەکەین خۆت نییە. یعنی من لە جاتی من هەموو شتێکمە بۆ ڕاستیز هەموو شتێک، یعنی ئەو شتانی کەوا لەورە بووم لێرە نەبوو ئستەیش نیمە لێرە، بەس لەورە حەز ئەەکەین خۆت نییە، حەز ئەەکەی ماڵی خۆت نییە، حەز ئەەکەی سیاری خۆت نییە، لەبەرەوە خاکەکەت غەریبە. هیوادارم یعنی خەڵکانی ئێمە وا فێر بکرێن احتمادیان لەسەر خۆیان بێت، خۆیان بۆ خۆیان کاری ئیشکردن بدۆزنەوە. هەر لە کفری محەممەدیش دوای 20 ساڵی ژیان لە هەندەران بەخۆی و خێزانەکەیەوە گەڕاوەتەوە و لێرە سەرقاڵی کارە. ئەو دەڵێت هەر کەسێک بێوێت ئەتوانێت لێرەش باشتر بشی، گرتنەبەری ڕێگایەکی دووریش بۆ ئەوروپا سەرکێشیە و ئەو ئەنجامەی نییە کە چاوەڕی دەکرێت. بەڵێ فرسەتی ژیان زۆرترە لە ئەوروپاش، فرسەتی فێربوون زیاترە، بەڵام بەهەشت نییە وەکو خەڵکی وا بیرەکاتەوە بەو چاوە تەماشایکەی ئێرە دۆزەخە و ئەوێ بەهەشتە. وڵات هەمیشە عەزیزە، بەڵام کێشەکە لەوەتانێ کە ئێمە دوای نەوەی ئێمە دوای جیلی ئێمە بڕشت هەبوو ون بوون وەکو خۆشەویستی وڵات و خۆشەویستی دیوارەکان و باغەکان و دارەکان ئەمان نەما ژیانێکی خۆشتوانی هەموو کاتێک لە کوردستان بەڕێوە بی ئەگە تۆ ئازابی ئیشکەر بیت کار بکەیت. لە پاڵەو چیرۆکە بەردەوامانەی کە ڕۆژانە بەرگوێی خەڵک دەکەوێت لە ملگرتنەبەری دەیان گەنجیە وڵاتە بەرەو دەرەوەی وڵات، ئەم چیرۆکانەی گەڕانەوەی کەسەکانیش لە هەندەرانەوە بۆ وڵات و کارکردنیشان ئەو پەندە دووپات دەکاتەوە کە بەرد هەمیشە لە جێی خۆی سەنگینە. سامانکەریم کورد سات نیوز، کفری.